يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول. وەکو ئەنجومەن یەک و دوو خوشکانی هەڵسان بە ئاهەنگی بە سازدانی ئاهەنگێک بە بۆنەی مانجی مەولودی پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه وسلم بە پێویستمان زانی مامۆستایەک بانخوازێک بان بکەین وتارێک لەو ئاهەنگەکە کە پێشکەشی خوشکانی بەڕێز بکە لۆ ئەوەی سوود لە وتارەکەدا ببینی. زۆر سپاسی تیپی هونەری گەیرانی دەکەین کە توانیان چەند سرودێک پێشکەش بکەن لە ئاهەنگەکەدا. ئەلحەمدوللا سپاس خۆی گەورە دەکەن کە خەڵکانێکی خوشکانێکی زۆر توانیان بەشداری ئاهەنگەکە بکەن و ئینشاءالله سوود لە وتارەکەی مامۆستا دەبین. منجومەنێک و دوی خوشکان لە مامۆستای نووسەیبەش لە سەرجەمە خوشکانێکەوە لە گەرمان ماندوو بوونە بەڕاستی لەو ستافەش دەکەم وەکو مامۆستا کە ئاماژەی پێدا گرنگجێتی ئەو مەولودانە و کۆبوونەوە کۆڕ و کۆبوونەوەکان زۆر گرنگە. ئێمەی ئافرەت کاتەکانمان ڕەنگە لە برایەکان زیاتر بێتن، زۆر میمە ئافرەتان کاتەکان خۆیان بەم جۆرە کۆبوونەوە گرنگانە فێر بکەنەوە. ئەنجومەنی یەکی خوشکان و دوو خوشکانی کۆمەڵی دادگەری لە هەولێری پایتەخت لە هەولێری سوڵتان مزەفەرەوە یە ڕەسوڵ اللهیان لەبیر نەکردووە. بۆیە یا ڕەسوڵ الله ئێمەش لێرەوە چاوەڕوانی ئەوەی کە لەو دنیا بەدەستی تۆ لە حەوزی کەوسەر بەدەستە مبارەکانی تۆ یا ڕەسوڵ الله ئاوی کەوسەر بخۆینەوە. بۆیە من لێرەوە وەکو ئافرەتێک خۆشحاڵی خۆم دەرئەبڕم کەوا لە شاری سوڵتان مزەفەرەوە بەشداری ئەم کۆڕ و مەجلیسانە ئەکەین کەوا مناجاتێکە و بۆ یادی ڕەسوڵ الله لەم مانگە مبارەکەدا کە مانگێکی گەورەیە و کە گەورەترین کەسی مرۆڤایەتی لەدایک بووە ئەویش حەزرەت ڕەسوڵ اللهە. جمع عادلين بخبر النواه زاد بوك بيغمبر على خلق عظيم لسان اخلاق اشمازه او يمش نكا محرومه لنا وشتانا بلان بيش او باسي قوري بيغمبر صلى الله عليه وسلم تام بير بين موا